شەپۆڵێکی بەفربارین زۆربەی ناوچە شاخەویەکانی سنووری باڵەکایەتی دەگرێتەوە و لە مەرزی حاجیۆمەرانیش تا ئێستا نزیکەی 50 سانتیمەتر بەفرباریوە. سەرەڕای دروستبوونی گرفتی هاتوچۆش لە شارەدەی حاجیۆمەران، بەڵام هاوڵاتیان بەم بەفربارینەوە دڵخۆشن. بەهۆی بەفربارینەوە بەڕاستی خەڵکی ئێرە زۆر دڵخۆش بوو لەبەرەوەی ئەوانەی کە لێرە ئیشتی کوشتکواڵی دەکەنەوە کە بێئومید بوون دەیان گوت دنیا ئەوەیە هیچکە ساڵێ، بەڵام ئەلحەمدولیلا خوای گەورە کەس بێ بەش ناکە لە نیعمەتی خۆی. وەکو ئەمڕۆ دەبینی لە عاجومەران بەفرێشی زۆر باریەوە، ئێمە هەموو خەڵکی عاجومەران ئەوانەی دەبڵاکسەکان ئەوانەی دیکان ئەوە چەقی و سیارەکان هەوانەی خراپبوونە لە سەرمان هەڵنابنەوە ڕایان دەچێشین و دەریان دەێنین بە دەبڵاکسەکان. ئەوەی دەبینی لێکانەوە سیارە چەقی و ئەوە دەێنەوە سەر یەخین و ئیش ناکە لەوەتی شەوێ دیکەوە لە بن بەفرەدا هەڵنابێتەوە و خراپبووە. وەڵەزە بەنسبەت بەفربارین بە خۆتان دەبینن. بەفربارین لێرە ئێرە مەنتیقەشی کوێستانیە، بەفر زۆر دەباری. بەنسبەت سیارە و شتیوە بە کەمی ڕێگای ڕێیسەکەمان دەژیرێ، بەڵام کە سیارەی بڵین لە سەر شۆڵدەرەوەوانە ڕادەگری سیارەمان ئاسێ دەبیت، دەبی خاوێنکەینەوە ئەو زادەری بێنین. بەو پێی شارەدەی حاجیۆمەران ناوچەیەکی ساردە و ساڵانە بەفرێکی زۆری لێدەبارێ و هاوڵاتیان پێویستیەکی زۆریان بە سوتەمەنی دەبێ، بەڵام تا ئێستا حکوومەت سوتەمەنی بۆ ناوچەکە دابین نەکردووە و ئەمەش نیگەرانی هاوڵاتیانی لێکەوتۆتەوە. بە خێراتنی کەناڵە جوانەکەی پێیام دەکەین بۆ ناوچە شاخاوەکەی حاجیۆمەران. بەڕاستی ئێمە وەکو فەسڵی زستانەوانەش بەفرێکی زۆر دەبارێت لە ناوچەکەمان، بە تایبەتی حاجیۆمەران شوێنێکی شاخاوی بەفراویە. هەتا ئێستا وەکو پێویستیش حکوومەتی هەرێم هاوڕی لێ نەداوینەوە بە جددی و باز سوتەمەنیەک تا ئێستا یەک جار نەوتمان وەرگرتووە، دەبوایە سایرە یەک دوو جار سوتەمەنی گەشتپان ناوچەکەمان. شارەدەی حاجیۆمەران خاوەن مەرزێکی نێودەوڵەتیە لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتی ئێران، ئاڵوگۆڕی بازرگانی تیا دەکرێت و هاوڵاتیانیش داواکارن حکوومەتی هەرێم گرنگی زیاتر بە ناوچەکە بدات. ئێمە ساڵانی زۆرە داوای ئەو داهاتە دەکەین، حەقوایە حکوومەتی هەرێمی کوردستان بەخۆی بیر لەو بیرۆکە بکاتەوە بە نسبەیەکی کەمیش بێ بتوانی داهاتێکی کەم لەو خاڵە لە بۆ ئەو ناوچەیە دابین کە هەم لە ڕووی سوتەمەنی و لە ڕووی خزمەتگوزاریەکانی ترەوە. و داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کە ئاوڕێک لەم ڕێگایە بداتەوە، چونکە بەڕاستی زستانە ئەم ڕێگایە زۆر خراپە، بەڕاستی ژیان نییە بەدەست ئەم ترێلانەوەی بەو تانکەرانە نازانم ئەو تانکەرانە نەفتە چ دەگوازنەوە، گازە بنزینە چییە، کێشە و گرفتەکی زۆرمان دروست دەکات، چونکە ئەو مەرزی نێودوڵەتی عەرزیان گەلێک داهاتێکی زۆرە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. بەفر وەک بەخششێکی خوایی، دیمەنێکی جوان بە سروش دەدات و دەبێتە هۆی بوژانەوەی کانیاوەکان و سیمای وەرزی زستانیش بە هاوڵاتیان ئاشنا دەکات. مەرزی حاجیۆمەران ساڵانە بەفرێکی زۆر دەگرێتەوە، بەو هۆیشەوە هاوڵاتیانی ئەم شارەدەیە پێویستیان بە سوتەمەنی دەبێتن. لە ئێستادا نیگەرانن لەوەی کەوا حکوومەتی هەرێمی کوردستان سوتەمەنی وەکو پێویست پێنەداون. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، مەرزی نێودەوڵەتی حاجیۆمەران.